لە شاری هەولێر دەست بەسەر زیاتر لە 140 پاکەتی قاوەدا دەگیرێت کە بۆ دابەزاندنی کێشی لەش بە هاوڵاتیان دەفرۆشران. بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر دەڵێت ئەو خواردنەوانە لە کۆنتڕۆڵی جۆری دەرمان دەرنەچوونە، بەڵکو بە قاچاغ و لە ڕێگەی باشوور و ناوەڕاستی عێراقەوە هاتوونەتە ناو شاری هەولێر و بەشێکی هەم بە ئۆنلاین و بەشێکی دیکەیان لە بازاڕ و ئارێژگاکان دەفرۆشرا. جۆرە قاوەیەک لە بازاردا بوونی هەیە کە بەمبەستی کێش دابەزاندن بەکاردێتن و هیچ ڕێگەپێدانێکی فەرمی کوالیتی کۆنتڕۆڵ و وەزارەتی تەندروستی نییە. دوایەوەی کە تیمەکانمان لە بەڕێبەرایەتی پاراسی تەندروستی لە بەشی چاودێری تەندروستی سەلامەتی خۆراک ئاگادارکردنەوە کە کاری پێویست ئەنجامدەن بە سەردانی کردنی سەرجەم ئەو شوێنانەی کە ئەم جۆرە قاوە و چایانە دەفرۆشێت کە بەستی کێش دابەزاندن بەکاردێت. دەچینە لای پسپۆڕێکی خۆراک، ئەو باز لەوە دەکات پێویستە هاوڵاتیان هۆشیار بن پێش بەکارهێنانی هەر دەرمان و خواردنەوەیەک ڕێنمایی پزیشکی تایبەت وەربگرن و بە چاودێری و پێشنیاری ئەوان بەکاری بهێنن. پێکاتانە بە ناوی مەسەرەن قاوە، بە ناوی جیا دەرمان و بە ناوی چاو، بە ناوی شەربەت و ئەوانە طبعاً ئەو بابلێن دەرمانە کاریگەری زۆری هەیە. یەک لەوانە مەسەرەن لەوانەیە ئەو کەسە تووشی چەندین گرفت بێ، گرفتی گورچیلا، گرفتی قۆڵۆن، گرفتی جگەر، گرفتی مەعیدە، زۆر جار تووشی گرفتی دەکا. ئەگە کەسێک خۆی خۆش دەوێت باسەدانی دکتۆرە شارەزا بکە لەژێر چاودێریوی با چ دەرمانی کیمیایی بەکارهێنا، چ دەرمانی ئەحشای بەکارهێنا، با لەژێر چاودێری پزیشکی تایبەت بەو بوارە. لە هەرێمی کوردستان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە چەندین جۆر لە پێداویستی پزیشکی ڕێکلامی بۆ دەکرێت. ئەمەش لە کاتێکدایە بە گوێرەی ڕێنمایی وەزارەتی تەندروستی هەموو دەرمان و خواردنەوەیەک دەبێت ڕێگاپێدانی کۆنتڕۆڵی جۆری دەرمانی هەبێت، ئەگەرنا بە نایاسایی دەناسێنرێت و فرۆشیارانی ڕوبەڕووی ڕێکاری یاسایی دەکرێنەوە.